بینەران و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و سڵاو، من ئەحمەد تەها خۆم بە خۆشحاڵ دەزانم کە یەکەمین پۆدکاستی ئەندازیاریتان پێشکەش دەکەم. پۆدکاستەکەمان هەنگاوێکی نوێیە لەسەر ئاستی میدیا و ڕاگەیاندنی کوردی کە خزمەت بەسەر جەمبوارەکانی ئەندازیاری دەکەین، چونکە ئاوەدانی هەر شارێک پەیوەستە بەلایەنی ئەندازیاریەوە. لەبەر ئەوەی ئەندازیاری خۆی لە خۆیدا پرۆسەیەکی ئاوەدانی و هونەری و بنیادنانە. پۆدکاستەکەی ئێمە تەنها کەڵەکەکردنی زانیاری نییە، بەڵکو دەمانەوێت ئەو بۆشاییە پڕ بکەینەوە کە لە مێژە لە نێوان ئەندازیاران و هاوڵاتیاندا هەیە. وەکو تۆڕی میدیای ڕوودا و دەمانەوێت لە ڕێگەی ڕاگەیاندنەوە بواری ئەندازیاری بگەێنین بەسەر جەمچین و توێژەکانی کۆمەڵگا. لە هەر ئەڵلقەیەکی پۆدکاستەکەماندا باز لە بابەتێکی گرنگ و هەستیار و پێویستی بواری ئەندازیاری دەکەین. ئەڵلقەی ئەمڕۆمان تایبەتە بە مەوادی بیناسازی، وەک ئاشکرایە کاریگەریەکی ڕاستەخۆی لەسەر ژیانی هەرێکێکمان هەیە، لە ماڵەوە یاخود لە شوێنی کارەکانمان. تۆی هاوڵاتی کاتێک بە شەقامێکدا تێدەپەڕیت بێ ئاگای لەوەی ئەم مەوادی بیناسازیە چ کاریگەریەکی لەسەر تەندروستیت هەیە، چ کاریگەریەکی لەسەر لایانی دەرونیت هەیە، چ کاریگەریەکی لەسەر ژینگە هەیە. ئەمانە و چەندین بابەتی دیکە گەنگەشە دەکەین بە میوانداری بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر جوامێر عومەر ڕەحیم، ئەندازیاری شارستانی و پسپۆر لە مەوادی بیناسازی و بنیادناندا. دکتۆر جوامێر زۆر بەخێر بیت. سپاس بۆ هەموو ئێوەی بەڕێست. زۆر سپاس. پێشەکی پۆدکاستەکەمان با لەوە دەست پێ بکەین ئەو مەوادە بیناسازیانی لە هەرێمی کوردستاندا بەکاردێن چین و چ کاریگەریەکی ئەرێنی و نەرێنیان لەسەر ژیانی هەرێکێکمان هەیە. دەستخۆشیتان لێ یەکەم بۆ ئەم بەرنامە جوانە. ئەم بەرنمەیە حەزەکەم کورتێکی لەسەر بڵێم بابەتێکی زۆر گرنگە. بەداخەوە میدیای کوردی تا ئێستا احتیمامێکی زۆری نەیاوە بەم بابەتانە. ئەم بابەتانە هیچی کەمتر نییە لە بابەتی خۆراک، چونکە پەیوەستی بە ژیانی ڕۆژانەی هاوڵاتیانەوە هەیە و هەموو هاوڵاتیەک لە خانووە ئاژی، لە عیمارەیە ئاژی، لە شوقەیە ئاژی و هەمووی پێوەستە بە ناحیەی نەفسی ئەو کەسەوە، ئەگەر کێشەی تیابێ، ئەگەر خەلەلی تیابێ، ئەگەر ڕتوبەتی هەبێ، ئەگەر مەشاکیلی سەحی هەبێ، کێشەی تەندروستی هەبێ، ئەوە مباشر تەسیری هەیە بۆ ژیانی. بۆیە بابەتێکی هەستارتان هەڵبژاردووە کە بابەتە ئەندازیاریەکان نزیک بن لە هاوڵاتیانەوە، ڕۆشنبیریەکی یەکجار زۆر بن بە ئەندازیاران. بۆیە دەستخۆشیتان لێ یەکەم. هەڵبەتە کەرەسەی بیناسازی بابەتێکی زۆر هەستیارە کە احتیمامی باشی نەیراوەتێ، فۆکەسێکی زۆر نەخراوەتە سەری کە پێویستە وڵات کوالیتی کۆنتڕۆڵێکی پوختی هەبێ لەسەر ئەو بابەتە. پێویستە ئەندازیارانمان ڕۆشنبیر بکرێنەوە کە زۆری ڕۆشنبیری تایە، زۆر خەڵقی باشی تایە، بەڵام ئەپدەیتمان پێویستە. وەکو هەموو بابەتێکی تر، کۆمپیوتەر ئەپدەیتەوێ، مرۆڤیش ئەپدەیتەوێ، زانستیش ئەپدەیتەوێ. بۆیە ئەم بابەتە ئەندازیاریانەی کە پەیوەستە بە مەوادی ئینشاییەوە بۆ ژینگە، بۆ تەندروستی مرۆڤ، بۆ هەمووی تەسیرێکی زۆری هەیە و ئەبێ فۆکەس بخرێتە سەری و باسی بکرێ. ئەگەر دوور بینەوە لەوە وابزانام ئاستی ڕۆشنبیری تاکی کۆمەلگا زۆر دابەزێ، بۆیە بێ احتیمامێکی تەواوی بیرێتێ. بێگومان دکتۆر، ئەو مەوادانەی بۆ ڕووکارێکی بینا بەکاریەت، بۆ نمونە ئێستا تۆ بە شەقامێکدا تێدەپەڕیت، خانوویەک مەڕمەڕە، خانوویەک لەبغا، خانوویەک حەلانە، ئەمانە چ کاریگەریەکیان لەسەر لایانی دەرونی هاوڵاتیان هەیە؟ بێگومان ئەوە بابەتێکە کە وڵاتەکە و شارەکە و ناشرینەکە. اینجا ئەگەر کەسێکی بیانی لە دەرەوەی وڵاتەوە بێ، ئاستی ڕۆشنبیری و ئاستی هۆشیاری ئەندازیاران و شارەوانی و ئاوادانکردنەوەی بۆ دەرەکەوێ. تۆ ئەچی بە شەقامێک کاتەیە پەڕی، یەکێکیان بە 4 پلاچی تەژورەوە، یەکێکیان بە 6 پلاچی تەژورەوە، یەکێکیان 0 لیڤڵە لەگەڵ شۆستەکایەکە. ئەمە چۆن ئەبێ ئەگە ستانداردێک نەبێ بینیکە؟ یاخو واجهەیەکە بینی کاشی حەمامە، واجهەیەک حەلانە، واجهەیەک مەڕمەڕە و هەموو مەڕمەڕەکان سەیری کە گەڕ بوون، شۆرەی هەڵاوە، چڵکی پێوەیە، کلسی کردووە. ئەمە کێ بەپرسە لەسەر ئەم ناشینکردنی وڵاتە؟ بینایەک 3 قاتە، بینایەکەی تەنیشتی 6 قاتە، لە ناو ماڵەکانە، لە گەڕەکەکانە، لە پشتی تۆ هەر لە خۆیەوە قەراری بۆ دەرەچێکردن بازرگانی و یاخو بەبێوەی قەراری بۆ دەرچێ. بینایەکی بەرزەکەنەوە، تۆ ئەمرێنێ و گەڕەکەکە ئەمرێنێ، ئەیکەنە 10 قات، ئەیکەنە 20 قات. ئەمە لە ناو ماڵانە هەڵەیەکی گەورەیە. ئەم هەموو بێپلانیە ئەبێ سنوورێکی بە یاسا بۆ دابنرێ،
چونکە ئەگەر یاسایەکی تون و تۆڵمان نەبێ سنوورێک دابنێ ئەمە نابێت لە هەموو وڵاتێکا سەیریکەی ئەم ئێریایە ئەم منطقەیە ئەبێ هەمووی خشت بێ واجیەکەی ئەوەی تریان ئەبێ لە بەخ بێ ئەوەی تریان ئەبێ مەشتەکەشت پرسیاری لەسەر ئێستا ڕێنمایەک دەرچووتیان خانۆکۆنەکانی سلێمانی با بە خشت نۆژەنکرێتەوە بەڵام هاوڵاتیان خشتی ویان بەکار هێنابوو لە خشتە کۆنەکی شاری سلێمانی ناچوو ئەهاو خشتی ئاگردانی بەکارێنە ئێمانە چۆن ئەمانە چارەسەرەکرێ بۆ نمونە تۆڵی پێویستە ئەم بینایانە بە خشت بکرێ بەڵام من پێشنیارەکەم بۆ نمونە لایەنی پەیوەندیداریان ئەندازیاران بابەتی خشتەکەش دیاریکەن چ جۆرێکی خشت گونجاوە بۆ ئەو منتیقەیە ئەوە بابەتە گرنگەکەیە کە تۆ ئەڵەی بە خشت بکرێ قیاسی جۆری خشتەکە و بۆ دیاریکا بە واجەیەکە شکڵەکەی دیاریکە ڕێژەی مەتیریالەکە تەنانەت ڕێژەی هەڵمژینی ئاو ئیمتیساس شۆرەنەکە ئیفلۆرەنسسی پێڵەن تەزەهور ڕێژەکەی چەند بێ هەمووی بە قیاسات باتێ و تەنانەت ڕەنگەکەش ئەم منطقەیە ئەبێ خشتەکەی سوور بێ ئەم منطقەیە بێ خشتەکەی زەرد بێ ئەم منطقەیە بێ خشتەکەی سپیباو بێ ئەم منطقەیە بێ خشتەکەی خشت هەیە سەوز باوە هەیە زەرد باوە ئەمە منطقەکان دیاریەکە تۆ هەریەکە و بە شێوەیەک ئەکرێ بەبێ پلان ئەمە کارە ساتە گەورەیە کە شاروێرانەکە و کەڵچەر و دیکۆری شار ئەگۆڕێ من بە بەعزێک گەڕەکە هەست ناکەم ئەمە سلێمانیە یاخۆ هەولێرە هەستەکەم گەڕێکێکی عەرەبە بە بەعزێ شوقە ئەبینم باوەڕ کە ئەچمە ژوورۆ لەگەڵ شوقەکانی تورکیا هیچ فەرقی ناکەم کۆپی پەیستی کردووە هیچ مۆرێکی کوردەواری پێوە نابینم بەم بینایەوە هەمووی وەکو هین دروست کراوە یا بەعزێ مەتیریال بۆ واجهەی بیناکان دانراوە دڵنیاتەکەم کاک ئەحمەد دوای 10 ساڵی کە هەمووی گەڕە بێ هەمووی وێرانە بێ تەدمیرە بێ یعنی ئەمەیە پرسیارە ئەندازیارێکە کێ ڕێگە ئەیا بەمانە کێ ئاگای لەمانەیە بۆیە ئەم بابەتانە زۆر گرنگە ئێمە بیوروژێنین ئێمە لە دڵسۆزی ئەیوروژێنین ئەندازیار ئامانەتێکی زۆر گەورە بەسەر شانێوەیەتی ئەبێت مەجای بن ئەبێ دەسی بکەنەوە ئەندازیاری زۆر چاکمان هەیە لە کوردستانە خەڵقی زۆر دڵسۆز و بەتوانامان هەیە جیلی گەنجەکانمان زۆر خەڵقێکی باشی تایە بەڵام ئەبێ ئەپدەیت کرێن ئەبێ پلان هەبێ بۆ ئەپدەیتکردنی ئەندازیارەکەمانێ ئێستا ئێمە وەکو ئەندازیاران هەم بە خوێندنەوە هەم بەلایانی ئەکادیمیان بەلایانی پراکتیکی ئەزمونێکمان پیا کردووە بەڵام هاوڵاتیان و لایانی پەیوەندیدار ئەتوانم بڵام ئاواین ئەوەی ئەندازیار ئەیبینێ لێرایە بەڵام ئەوەی هاوڵاتی بینێ لێرایە ئێمە چۆن ئەو هاوسەنگی ڕابکرین کە بتوانین هۆشیاری هاوڵاتیانیش بینینە ئاستی ئەندازیارانەوە بەم بەرنامانە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری تاکی کۆمەڵگا و بە هەمان کات بەرزکردنەوەی ئاستی زانستی ئەندازیار چونکە ئەندازیار هۆشیارە لە بابەتە ئەندازیارەکان لەبەرەوەی خوێنیوێتی پێویستە بەوەی ئاستی زانستی بەرزکەیتەوە ئاستی زانستی ئەندازیار بە دەورات ترینینگ بە سەفەر ببینین بە ئاستی دڵسۆزی هەست کا بەو مەسئولیەتی لەسەر شانێتی باوەڕکە کاک ئەحمەد گەورەترین ئامانەت بەسەر شانی خەڵقەوە بێ بەسەر شانی ئەندازیارەوەی ئامانەتێکی زۆر گەورەیە جادە ئەەکەی ئەبێ حادیسەی نەبێ بینا ئەەکەی ئەبێ بەرگەی زەمین لەرزە بگرێ ئەبێ بەشاکل بەرگە بگرێ هەموو وشەیەک لەسەری ئینسان مەسئولە یعنی ئەو وڵاتانەی کە ئەبینێ و زەمین لەرزانەی تیا ڕۆیە ئەو هەموو بینایە ئەڕۆخێ کێ بەرپرسە لەسەری هەر وەستاکە نەخێر ئەندازیاران دەوڵات باسی بوومە لەرزەت کرد خەڵک وا تێگەیشتووە هاوڵاتیان وا تێگەیشتووە کە بینایەکی یەقات دووقات لە چاو بینایەکی بەرزە بەرگری بۆ بوومە لەرزە بەهێزە ئایا ئەمە لە ڕوەزانستیەکەەوە چۆنە خێر وان نییە زۆر کەس ڕاستەکەی وا ئەڵێ هەیە ئەڵێ بینا بەرزەکان سەلامەترە لە بینا نزمەکان و بینا نزمەکان هەیە ئەڵێ سەلامەترە بەڵام لە ڕاستیە ئەگەر هەردووکیان دیزاینێکی جوانی بۆ نەکرابێ سەلامەت نییە بەدەیان بینا هەیە تۆ بە مەتیریاڵێکی زۆر خراپ دروستە کردووە من دڵنیام ئەگەر 7 پلەی ڕێختەر و 8 پلەی ڕێختەر بێت لە خەوای ئەڕوخێ بەسەرتە ینی بە هیوام هەمومان دووربین و هەموو کورد سەلامەت بێ لەو بابەتانە بەڵام ئینجینێر ئەندازیار ئەبێ حسابی هەموو شتێ بکە دەوڵەت و لایەنە پەیوەندیدارەکانی ئەندازیاری ئەبێ حساب بە ئۆشتانە بکە بۆی کارە ساتە گەورەکە نەبێ و باڵەخانەش بە هەمان شێوە خەتەرە ئەگەر حیسابی بۆ نەکرابێ بەڵام ئەگەر حیسابی دیزاینەکەی بە پوختی کرابێ و دیزاینەری پرۆفیشناڵ کردبێتی
هەموو ئیشێک ئەبێ دیزایانی بۆ بکرێ و هەموو بینایەک کە دیزایانی بۆ کرا ئەبێ ئەندازیار سەرپەرشتیکە ناکرێتەوە دەیان بیناکرێ بەس لەگەڵ ڕێزما بۆ وەستا بە ڕێزەکانمان وەستای چاکەیە بەڵام ئەبێ ئەندازیاری هەبێ چونکە هەموو شتێ یەکلا بۆتەوە ئەوەی وەستاکە ئیزانێ ئەندازیارەکە بە زانستی شتێکی کە ئەزانێ بۆیە ئەبێت چێکی دیزاینەکە بکرێتەوە واتە ئەبێت دیزاینێکی پوختی بۆ کرابێ و ئەبێت تەنفیزێکی پوختی هەبێ. دکتۆر بەڕێستان ئاماژەتان بە دیزایانی سترەکچەری بیناوباڵەخانەکانە ئەوە دەوری هەیە کاریگەری ڕاستەخۆی لەسەر بوومەلەرزە هەیە بۆ بەرگری بیناوباڵەخانەکان هاوڵاتیەک خانوویەکە کڕێ یاخود ئەچێتە شوقەیەکەوە چۆن بزانێ ئەم بیناوباڵەخانەیەی خۆی و خێزانەکەی ئەچنە ناویەوە لە ڕووی بوومەلەرزەوە توانایەکی باشی هەیە دیزاینێکی باشی بۆ کراوە. ئەگەر ئەو پرسیارە زۆر جوانە ئەگەر بیرم بێ لە یەکێ لە کەناڵە تەلەڤیزیۆنەکانە بوو باسێکی ئەو بابەتەم کرد بە زۆر بەسەریعی بەڵام حەزەکەم لە بەرنامە ناوازەکەی جەنابتانە فۆکەسێک بخەمە سەر ئەو بابەتە کە زۆر گرنگە. ئەوە زۆر مهمە لجنەیەک دروست کرێ لە دەوڵەتەوە بە سەرپەرشتی کۆمەڵی ئەندازیاری شارەزا پسپۆر یاخود کۆمەڵی مەکاتبی پرۆفیشناڵ کۆمەڵی ئەندازیار دەورات ببینن ئەمانە سێرتیفیکەیت بن شەهادەیەک بن کە چێکی ئەم بینایانە کراوەتەوە دەرچوون باوەڕکە هەموو باڵەخانەکانمان ئەبێت چێکرێتەوە هەموو خانۆکان ئەگەر بمانەوێ کارەساتی نەخوازرا و ڕوونەیە ئابرومان نەچێ لە دنیاە هەمووی بڕۆخێ بەسەر خەڵقەکەیە ئەو عیلی جوانمان لە ناو بچێ و بفۆتێ ئەبێ هەمووی چێکرێتەوە کلاسیفیکیشنی بۆ کرێت تەسنیفی بۆ کرێ پۆلێ نەکرێواتە بۆ چەند مینێک ئەو بینایانەی کە لە گرین زۆنان زۆنیەکی سەوس سەلامەتن و بیناکانی تر وەکو ترافکلایت وایە ئۆرنج زۆنە وەسەتە یعنی ئەبێ ڕیپێر بکرێ تەقویە بکرێ بە کاربۆن فایبەر شیت کە من خۆشحاڵم بەوەی کە لە خەڵقە پێشەنگەکە بۆم توانیم چەند بینایەکم بەو کاربۆن فایبەر شیتانە بە سیستەمێکی جوان هەموویمان تەقویە کردوێتەوە جێبەجێکراوە دکتۆر گیان بەڵێ جێبەجێکراوە تو هەم چەند ڕستمێکیش دوایی هەر بۆ خۆت بۆ بنێرم بیبینیت ئیسفادەی لێ بکەن لە بابەتەکانە بڵاویکەنەوە ئەم بینایەنە بەو کاربۆن فایبەرانە لەگەڵ کۆمەڵی دیزاینەری باشە کە وەکو لجنە بێ قەرارێرێ ئەم کاربۆن فایبەر شیتە چۆن بەکاربێنن کە مادەیەکی تەنکە هێزی لە ئاسن زیاترە بۆ بەرگریکردن تەنانەت هەیکەلی تیارە بۆ دروست کراوە دوای تەخلیف کراوە کاربۆن فایبەر شیت بەوە تەقویاکرێ ئەمە لە زۆنە پرتەقاڵەکان باڵێن ئۆرنج زۆنەکان ئەمانە ئەویش ئەبێتە دوو بەشەوە بەشێکیان بۆ ئەو بینایانەیە کە هیتر بیپارێزی نەڕوخێ کە بوو مەلەرزە بوو بەشێکیان بۆ ئەوەیە ئەگەر بوو بە 7 پلە ڕێختەر و 8 پلە ڕێختەر و ئەوانە فریا بکەوێ خەڵقەکە بێتە دەرەوە نەڕوخێ بەسەریا یەکسەری سەدن فەیلەر نەبێ هاڕ بکا بەسەریا یاخود وەکەوەی لە تورکیا شێوازێکی لە زەمین لەرزەکە بە شێوازێک بوو کە پانکیک فەیلە ڕوویە ئەگەر لە گوگڵە هەر کەسێک بنووسێ پانکیک کێکێکێ پێڵێن پانکیک نیزامی یابانی و ئەمریکیە هەمووی بەسەریەکەەوە سەفتە کراوە سۆسێکی تایبەتەکە نەسەریا بیناکان هەمووی وەکو ئەو کێکە بەسەریەکە کەپس ببوو بەسەریەکە یعنی تۆ نووسوی تەواو کەپس بوو بەسەرتە بۆی ئەوەمان نەبێ پێویستمان بە تەقویەکردنی ئەو بینایانە هەیە خەڵقەکە ڕاکاتە دەرەوە فریانەکەوێ زۆنی سێمیان پێڵێن ڕێد زۆن خەتەرە ئەبێ بڕوخێنرێ وە دروستکرێتەوە لە تەقویەشانیە هیچ پۆلێنێکمان تا ئێستا نییە وەکو دەوڵەت کە بڕۆی بۆ شارەوانی یا بۆ ئاوادانکردنەوە یا بۆ هەر شوێنێ ئەم پۆلێنەی هەبێ ئەم پۆلێنە بۆ باڵەخانەکان ئەکرێ و بۆ خانۆکانیش ئەکرێ پێویستە دەوڵەت کۆنتراکتی هەبێ لەگەڵ چەند جیهەتێک نەبێ قۆرخیکە چەند جیهەت هەبێ و ئەو جیهەتانە ئیستیشاری هەبێ بەسەریانەوە چێکی کاتەوە وەکە ئیمزایان کرد ئەوان مەسئولن لەسەر ئەو ئیشە پێویستە لەو پۆڵەنکردنەیە بکرێ ئەو کاتە تۆ ئەتوانی بە سەیف بچیتە شوقەیەکەوە یا خانوویەکەوە کە کەڕیوتە ئەڵی من کێشەم نییە ئەمە کەی ئەکرێ هیوادارم بەهۆیان بەرنامەوە ئاوڕێکی لێبەنەوە بکرێ. زۆر باشە دکتۆر خاڵێکی تر ئەمێ ئاماژەی پێبین وەک ئاشکرایە زۆربەی بیناو باڵەخانەکانی هەرێمی کوردستان بە بلۆک بنیاتنراون بەڵام زانستی تازە ئەوە ئەسەلمێنێ ئەڵێ بلۆک
لەلایەنی وزەوە خراپە و هەروەها وەڵامدانەوەشی بۆ بوومەلەرزە خراپە. دیوارێک ئاوا ڕۆیشت دوایی نایەتەوە. ئایا هاوڵاتیان ئەگەر ویستی خانوویەک بنیاد بنێ چۆن مامەڵە لەگە بلۆکا بکە؟ ئەگەر بەکارینێنێ چی بەکاربێنێ؟ بەدیلمان چییە؟ بلۆک سەقافەتێکی تازەی هەشتاکانی عێراق لە دوای لە کاتی شەڕی ئێران عێراقا و بەداخەوە ئەو شاڵاوی نەگریسی ئەنفال کە ئەنفال کرا حکوومەتی بەعس هات کۆمەڵی ئۆردوگای دروست کرد ئەو خەڵقەی ڕاگوێز کردە ناوی بۆ ئەوی بە پەلە شتێکیان بۆ دروستکە هاو خێمەیەکی کۆنکرێتی بۆ دروستکردن معاملی بلۆک کارخانەی بلۆکی هێنا و ئەم بلۆکە پیسە ئەم بەڵا گەورەی کردەنا ئەو مجتەمەعی ئەمە کۆمەلگای کوردی وێران کرد تا ئیسە ئێمە ئەناڵێنین بەدەست ئەو کولتورە ناشرینەوە. ئیستا بڕۆ بۆ بەغاو جنوب کولتوری بلۆک نابینی هەمووی بە خشتێکن نەک هەر خشتە بێ زۆر مادەیتر هەیە کە ئەتوانی تێرمەڵ ئینیزولیت بێ عەزلی حراری و سەرما و گەرمای زۆر بێ بەکاری بێنی ئەتوانی مرونەی زۆر بێ بەکاری بێنی دوورکەوینەوە لە بلۆک. کۆمەڵێ سیفاتی زۆر خراپی بلۆک ئەوانن کە بەرگەی سەرما و گەرما ناگرێ درس ئەبا تەقینی زۆرە لە بوومەلەرزەیە لەوانەیە ببچڕێ و بکەوێ بەسەرتە بڕوخێ دۆستی ژینگە نییە و وزەیەکی زۆری ئەوێ ئەو خانووە بەهۆی ئەوەی لۆسس ئۆف ئینێرجی لۆسس ئۆف هیت لۆسس ئۆف کۆڵدە هەیە کە تۆ سپلیتێکە داگیرسانوە لە ژوورەکەی کارەبا ئەکوژێتەوە یەکسەری ئەو سەرمایە لۆسە بێ و ئەڕوا هەبێ باوەشێنێکە بەدەسەوە بێ یاخود بە زستان کە کارەباکە و ئەبڕێ یاخو سۆپەکە و ئیشناکە یاخو هەر شتێکی کە لە ماڵەوە گەرم کەر و ئیشنەکە یەکسەریە بێ لێفێبەی بەخۆتە ئەمە کارە ساتەکەیە. تاکی کۆمەلگا زۆر ئەبێ هۆشیار کرێتەوە لەوەی کە دڵیان معمەلی برۆکەکان داوای لێبوردنەکەم ئەگەر هین بێ بە هیوام کارێکی تریان بۆ بدۆزرێتەوە ئیشێکی کە بکەن و ئیشی تریش زۆر هەر خۆیان بیکەن سیاجی ماڵی پێ بکەی سیاجی بینایی پێ بکەی شتر دروستکەن بەڵام بۆم خانوو بە هیچ شێوەیە گونجاو نییە. دکتۆر تۆک و ئەندازیارێکی پسپۆر لەم بەرنامەیەوە چۆن ئامۆژگاریان ڕێنمایی هاوڵاتیانەکەی لە بری بلۆک چی بەکاربێنن؟ لە بری بلۆک ئەتوانن لەم ڕۆژەیە خشت بەکاربێنن ئەتوانن فێرمستۆر بەکاربێنن ئەتوانن کۆمەڵێ مەوادی تر هەیە لە دەرەوەی وڵاتکە بیناکە و بە هەیکەلی بکەیت و ناوەی بەقاتع پارتیشن دروستکەی بیکەی کاکە زۆربەی وڵاتان ناڵێم ئێمە دارمان کەمە بەداخەوە گینا لە ئەمریکا و کەنەدا و سویسراشە زۆربەی بیناکان بەدار دروستەکرێ بینەکەی مەوادی عەزلی تایبەتی تێکرێ و بڕۆ ناقص 20 ناقص 22 لە ماڵەوە دانیشتۆ بە تیشێتێکەوە بەڵام بلۆک ئەبێ لی دوورکەونەوە باشترین چارەسەری لەم ڕۆژەیە کە خەڵق بتوانێت ئیسفادەی لێ بکە بەکارهێنانی خشتە و خشت بە تەنیا بەس نییە ئێمە کەڵچەرێکی تری زۆر خراپمان هەیە کاک ئەحمەد خەڵق وازانی کە بیناکەی خشت بووتەوە ئەوە هەڵەیە لەبەرەوەی ڕێژەیەکی کەم لە چاو بلۆکە فەرقی زۆرە ئەگە بتوێت زۆر باش ئیشکا بێت دەبڵ وۆڵ بێ دوو دیوار بێ دیوارێکی خشتی 20 بە 20 بە 40 کەوەکو بلۆک دروستەکرێ و تەبەتۆرێکی تۆبی تایبەت کە کرم هەڵنێنێ بۆ گەنەکە دابنی پاشان خشتێکی 8 سانتیمی بچووک لە تەنیشتەوە دابنی اینجا ڕەباتی بۆ ببەستیت و تێکەی باوەڕکە ئەو ماڵە و بە شێوەیە کە گۆڕێخۆ هەست ناکەی ئەمە شێوازە ڕاستەکەیەتی یاخود یەک خشت بەکاربێنێ لەو 20 بە 20 بە چ لە بیکە دوای ئەوە سیستەمێکی ئایزۆلیشنی تەواوی بۆ بکە کە تەبەتۆرێکی تۆپی تایبەتە پاشان لە بخێکی تایبەتی سەر ئەو دیکۆریشن بۆکو دیکۆریشنێ بەکارهێنی بۆ سەر ئەو تەبەتۆرە تۆبی وشتە ئەگەر بەم شێوازە نەیکەین ئێمە بە نوقسانی کردومانە خەڵقەڵێ هەر خشت کەم ئۆکەی تەسئینەف ئەوە بەسە ئیشی کردووانیە وەک وایە دکتۆری 6 دەرزی بۆ بنووسێ دوانی بەکاربێنی ئەڵی نمچە چاکبوونێ چاکبووم تەواو کە شەشمانێ ئێمە خانوەکانی ئێمە لە هەرێمی کوردستان فەرمانی خانووی نییە ئەتوانم بڵم فەرمانی سەر شەقامی هەیە پلەی گەرمی لە هێدەرەوە چەنە لە ناو ماڵەکەش هەرەوە نێ بەڵام کە تۆ لە خانوویەکاوی مەفروزە بۆ زستان لە پلەی گەرمی ژووراوی یاخود لە هاوینا بە هەمان شێوە. من چەند جاریش لە ناو دۆست و برادەرانە باسم کردو و لە چاوپێکەوتنیشمە بۆ باسم کردوتمە باوەڕکەمە لەسەر جاداژین لە ماڵا ناژین چونکە ئەگەر لەسەر جادە نەبی معقول نییە بە لێفەیەک و سێبەتانی بنووی
ئەمە کەی خانووەمە سەرجادێ لێفەیەک و سێبەتانی بەیانی دەرەچیت لە خۆتەوە لە مناڵەکە و تووڕێی لەسەر ئیش و کارەکە و تووڕێی لە هەموو شتێکە مەزاجە نییە چونکە ئۆڕەدی تۆ 50 کیلۆ 100 کیلۆ بەسەرەوە بوو کە ئەنووی سەرجادەیە. بۆیە زۆربەی مناڵانی کورد سنگیان تەواو نییە. مناڵ معقول نییە مناڵێکی 3-4 ساڵ سیخەی لرخەلرخی سنگیت کارەساتە ئەڵی جگەرە کێشە ئەمە لە ماڵە داهی من برادری خۆم هەیەڵە 2 سۆپەم داناوە ڕۆشتومەتە بینی 2 سۆپەوە بۆ تۆتیەگەر لە پێشەوە داینێم پشتمەی بەستێ ئەگە بیکەمە پشتم پێشم ئەی بەستێ داناوە. بۆیە ئەمە خانوو نییە تۆ ئەمە ناحیەی دەرونی تاکی خەڵگای وێرانە بێژی پێبین. زۆربەی دکتۆرە بەڕێزەکان ئاماژە بەوەکەن کە ئەڵەن فڵان خواردن مەخۆ ئەبێتە هۆی نەخۆشی. ئایا ئێمە لە ڕووی ئەندازیاریەوە هیچ مەوادێکمان هەیە کە ئەبێتە هۆی نەخۆشی؟ زۆربەی مەوادەکانی ئێمە خەڵقی تووشی نەخۆشی کردو کە ئیستا هەستی پێ ناکرێت لە خواردنیش پیسترە. یەکێ لەو ماوادانە کۆمەڵێشت هاتۆتە ئەم وڵاتەوە نامەوێت بە شێوەیەکی گشتی بیڵم کە خەڵق بترسێ بەڵام بەجددی ئەبێ بەسەریا بێنەوە کۆمەڵی کارگە هاتووە شت لێرە دروستەکە لمەکەی ئەچێ لە جنوبەوەی هێنێ لە سەحرای ڕەمادی و نەجەفوانەوەی هێنێ کە هەر هەمووی ئەگە سەیش نەبێ 1970 ساڵەوەی بەهۆی شەڕی ئێران عێراق و شەڕی کوێت و شەڕی 2003ەوە پیس بوو بە فسفۆر و بە باروت و بە ساروخ. ئیستا ئەو لمە ئەهێنن بەکاری هێنن جۆرە معجونێکی کاشی لێ دروستەکەن چەسبی کاشی لێ دروستەکەن موادی وەتەرپروفی لێ دروستەکەن کە هەمووی ئەبێتە هۆی نەخۆشی. موادی جوینت سێلند بۆ جوینت تووشت هاتووە هیچی لە فەحسا دەرناچێ. موادی مضافی کۆنکرێت زۆر بە عشایری بە ترسناک لەم وڵاتەیە خەریکن تێکەڵ ئەکرێ و شت ئەکرێ بە پێ فەحس و لێپرسینەوە و کوالیتی کۆنتترۆل. چ لە جنەیەکی کوالیتی کۆنتترۆلمان هەیە یابێتی بەسەر ئەو شوێنانەیە و بیبا تێستی کە بزانە ئەمە ژەنگ بە شیشەکە ئەمە چی لە شیشەکە کاکە نابێشتیوە معقول نییە تۆ کۆنکریتیان کردووە بە هەفتەیە وشک نەبۆتەوە یەک هەفتە کاک ئەحمەد کۆنکریت وشک نەبێتەوە ئەمە چ کارە ساتێک لە زستان ناچیەکە پێکومان ئەمە مشکلەکەی ئەمە ئەبێ ئاساری بۆ سەر تەندروستی ئەو مرۆڤانە چەنێ بێ تۆ لەو کۆنکریتە بکە مەشاکلی تایەکەواتە و بۆیە ئەم مەوادانە بەڕاستی ئەبێ بە جددی لەسەری ئەندازیاران باسی بکەن و هەڵوێست هەوێ لەسەری یعنی زۆر خەتەرە بازێشت کراوە بازێ مادە بەکارە هێنرێ لەوانەیە بۆ سەحەتە تەسیرێکی تیشکی هەبێ ئەوەی هەبێ. دکتۆر وەک ئاشکرایە زۆربەی بینەوە باڵەخانەکانمان پارکینی ئۆتۆمبیلەکەیان دفنە. ئەرزانین ئۆتۆمبیل بەرەمێنانی گازی زیانبەخشی زۆرە. ئێمە لە ڕووی ئەندازیاریەوە هیچ مەوادێکمان هەیە کە تایبەت بێ بە شوێنی ڕاگررتنی ئۆتۆمبیل؟ مەوادمان هەیە. من خۆشبەختانە لە 2 لە چەند پرۆژەیەکە لە شاری سلێمانی بەکارم هێناوە لە 2006 تا لە ڕەندگەلەری بەکارم هێناوە لە دیلانستی لە 5-6 ساڵ لەمە پێش بەکارم هێناوە لە پرۆژێکەیە مەوادێکی تایبەتە پێڵەن ئەنتی کاربۆنیشن کۆت ئۆکسیدی کاربۆن لە ئەکزۆجی سیارەوەیەتە دەرەوە گەورەترین بەڵایە بۆ وێرانکردنی بینا بە نیزامێک پێڵێن کە ئەوە عملیەت الکەربەنە بە عەرەبی یعنی carbonation effect on the steel لەسەر شیش ئۆکسیدی کاربۆن گەورەترین بەڵایە بادرزێک یەک بادرز کە بە چاوی من و تۆ نەبینرێ کاک ئەحمەد بادرزێکی تیاپێ ئەو ئۆکسیدی کاربۆنی تێچێ ئەو شیشە وێرانەکە و کاولێکە ئەو بینایە بۆیە بۆیاغێکی تایبەت هەیە ئەنتی کاربۆنیشن کۆتە پێویستە ئەوە بەکار بهێنرێ هایبۆن WP فلێکس یەکێکە لەو مادانەی کە ئیسە من بخۆم بەکارهێنم ئەی پارێزێ کۆنکریتەکەش ئەپارێزێ و جوانیش ئەمێنێتەوە و هیچیشی لێ نایە. زۆر باشە دکتۆر جوامێر سپاس بۆ ئەمڕۆ کە لەگەڵمان بوویت. بینەران و بیسەرانی تۆڕی میدیای ڕوودا و تا ئەڵلقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم.